مطلوب متهم للقضاء. بيري مام جلالك؟ بالتأكيد مام جلال الرجل الله بەدڵنیاییەوە مام جەلال خوا شیفای بات پیاوێکە جۆرێک لە حاڵەتی نەرمی و نێوەنگیری هەیە ئەو بەتوندی دابڕانی نییە. عێراق پێویستی بە کەسایەتیەکی ئاوا هەیە کە قبول کراوە لەلایەن هەموو لایەکەوە. هەروەها هەرێمی کوردستانیش پێویستی بە کەسێتیەکی ئاوا هەیە چونکە ئەگەر عێراق بێت بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستان بێت بە تایبەتی نابێت لەسەر هێڵی ئالۆزی و گرژی بمێنێتەوە. مام جەلال هەمیشە هەوڵی دەدا کە واقعەکە بە دوور بگرێت لە گرژی و ئالۆزی، بەڵام ئەو واقعی ئێستا هەیە هەمووی ئالۆزیە، هەمووی گرژیە. من بە ڕاشکاوی ئەڵێم بارودۆخ لە عێراقا بە گشتی و لە کوردستاندا بە تایبەتی ئەو ئیدارە گشتیەی لە کوردستاندا هەیە ئێستا لە بارودۆخێکی ئالۆزایە، لەگەڵ دەوڵەتی دراوسێ لە ئالۆزیدایە، لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لە ئالۆزیدایە، لە ناوخۆی هەرێم خۆیدا ئالۆزە، لەگەڵ ڕووبەری و عەرەبی سونیدا ئالۆزە، لەگەڵ تورکماندا لە ئالۆزیدایە. وڵاتەکە بەگشتی لە ئالۆزیدایە، نەک تەنها هەرێم. بەهۆی ئەو سیاسەتانەی کە دەژیرێنە بەر ناکرێت وڵات لەسەر سیاسەتی ئالۆزکردن بنیاد بنین. لا يمكن أن نبني بلد بسياسة التوترات. هەوڵت داوە سەردانی بکەی بۆ خەسخانە؟ بەدڵنیاییەوە هەوڵم دا و هەوڵیشما شاندێک بنێرم، بەڵام وتیان داوای لێبوردنەکەین لەوەی ڕێگە بە کەس ناین بیبینێت. چ زانیارێک هەیە لەسەر باری تەندروستی مام جەلال؟ والله أنا أسمع من الأخوان أسألهم من الأخوان. والله من لە برادرانە بیسم پرسیار لە برام دکتۆر نەجمەدینەکەم یان پرسیار لە برایان و زیرەکانی ترەکەم، ئەڵێن ئەو لە باشبووندایە. پێش چەند ڕۆژێکیش بە ئۆتۆمبیل دەرچووە و گەشتێکی بەناو شارەکەدا کردووە. لەخوا ئاپارڕێمەوە کە شیفای بات چونکە ئامادەبوونی گرنگە، بە تایبەتی ئامادەبوونی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی بۆ کوردستان و بە شێوەیەکی گشتیش بۆ عێراق ضرورە. وبشكل عام للعراق ضروري. ئێمە لەبەردەم هەڵبژاردنە گشتەکانان لە عێراق